دیندارێتی و عرفانیەت و ئەمانە شتێکی خۆشە و خەڵک بە یادی حاجی مەلا محەممەد ئەمڕۆ گوێبیستی دەنگی کاکە یاسین بوون کە زۆریان پێخۆش بوو. دوای نزیکەی 30 ساڵ دەنگی مەلا محەممەدی دەنگەورە گەڕایەوە شاری سلێمانی و ئەم هەینیە هاوشێوەی دەنگی ئەو بانگی فەرمووە لە مینبەری مزگەوتەکە. لێرە کاگیاسینی لێکڕی خوا لێ خۆش بوو مەلا محەممەدی دەنگەورە کاگیاسی سڵاو لێ بێ بکاتەوە باش چۆن بوو ئەمڕۆ هایتەوە ئێرە و هاوشێوەی باوکێ بانگە فەرمووە. وەڵی خۆتان بەرنامەیەکتان دروست کردبوو لەبارەی باوکم و کاکە ئەحمەدی شێخ و ئیتر ئەو شیعرە عیرفانیانەی کە وەختی خۆی هەبوو لەو ڕۆژەوە ڕۆیشتۆ تۆراوە دڵی تری من هاتم بۆ خزمەت تەکیەی کاکە ئەحمەدی شێخ لەگەڵ مامۆستای بەڕێزە کە لێرە قورعانە خوێنەوە لە مەحفەلەکە لە جیاتی باوکم ئەویش لە 2013ەوە جێگەی باوکمی گرتووەتەوە. ئیتر توانیم ئیجازەی لێوەرگرم کە لە ڕۆژی جومعەیە لە جیاتی باوکم هەنێ سوورەتی قورعان و ئەگەر توانیشم تۆزێک لە شیعری شاعرە بەناوبانگەکانی کورد وەکو مەحوی بخوێنم وەکو مناجاتێ. ئەوە بۆ ڕێم پێدرا زۆر سپاسیەکەم. بەنیازنی دەستکەی بە بانگ فەرموون و بانگدان لە مزگەوتەکانە بەو شێوازەی باوکە؟ باوەڕ ناکەم چونکە من و باوکم ئیشەکەی پیشەی باوکم بریتی بوو لە مەلایەتی و ئەمانە بەس دیندارێتی و عرفانیەت و ئەمانە شتێکی خۆشە پیاو لە دڵە و مزگەوتی گەورە و چەند ساڵە ئێمە بەجێمان هێشتووە و ڕۆشتین بۆ دەرەوەی وڵات. ئێستا هاتوینەتەوە زۆر پێمان خۆشە وەکو شتێک حەز بکەم بەڵێ بەڵام وەکو دایمی نا. دەستەکانە خۆ سپاس بۆ جەناب حەزەر بچۆ لای مامۆستا مەلا محەممەد ئەگەر فەرموویتە ئێرە دەنگی مامۆستا مەلا محەممەدی دەنگەورە بەرامەی سلێمانی پێوە دیار بوو. ئێستا جۆزامەری یاسایە بۆ شێوازە بانگ بفەرمێ لێرە لە مزگەوتی گەورە. بەخێراتنەوەی کاگیاسی نەکەین کە لە دەرەوەی وڵات دەژی یەکێکە لە یادگاریەکانی مەرحومی حاجی مەلا محەممەد و ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووین کە بەشێک لە قورئانەکەی مزگەوتی گەورەی بۆ خوێندین لەو شوێنەیە کە باوکی زیاتر لە 60 ساڵ قورئانی خوێندە و شوێنەیە و سەوتی بەگوێی خەڵکی ئەم شارەیە چوو و خەڵک بە یادی حاجی مەلا محەممەد ئەمڕۆ گوێبیستی دەنگی کاکە یاسین بوون کە زۆریان پێخۆش بوو و لە سنای قورئان خوێندنەکەی لە کاتی قورئان خوێندنەکەی هاتن داوایان کردوتیان با شعرێکی مەحویش بخوێنێتەوە. ئەوە بۆ شعرێکی مەحویشی خوێندەوە پێش بانگی پیرۆزی جومعە و وەکو یادگاریەک یادێکی حاجی مەلا محەممەدمان کردو ئەمڕۆ کاکە یاسین و زۆر دڵخۆش بووین زۆر هیواداری موفق بێ هەندێک سەوتیشی ئەچێتەوە سەر باوکی نیسبەتێکی باش سەوتی حاجی مەلا کە گوێ لێ بێ حاجی مەلا محەممەد بیرەکەوێتەوە جێگەی خۆشحاڵیە و خوا موفقی کە یا ڕەبی. ئەمڕۆ زۆر دڵمان خۆش بوو کە کاکە یاسین سەردانی کردین و قورئانی خوێنەوە وتمان لەو شوێنی باوکیە و بانگی پیرۆزی نیوەڕێی بۆ فەرمووین خوا موفقی کە یا ڕەبی تەمەن درێژ بێ. وەزەم لە مزگەوت گەورەی سلێمانی بە شێوازی ئەلەکترۆنی بانگ نادرێ وایە؟ تاکو ئێستا نەخێرنەوەڵە هەر بە حەی و بانگ بێژێک بانگە فەرمی لێر. ئەی وەکو شێوازی بانگدانی کە لە مزگەوتی گەورەیە هەیە ئەبێ بە شێوازێ بێت جیاوازە لە مزگەوتەکانی تر وابزانم. مزگەوتی گەورەیەکە مزگەوتی شار بووە کە جومعەی تیا کراوە و هەرچی دەنگخۆشی لە کۆن و لە تازەیە دەوریان هەبووە لە مزگەوتی گەورەیە و مزگەوتی گەورە شوێنێک بوو بۆ فێربوونی مەقامەکان و بۆ فێربوونی قورئانی پیرۆز بۆ خوێندنی قورئان و مناسبە دینیەکان وەکو مەولودنامە و میعراجنامە و هیجرەت و یا ئەو یادانی کە تایبەتن بە پێغەمبەری ژیاننامەی پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بە تاریخی ئیسلامەوە لە مزگەوتەیە خەڵکی فێری ئەوانە بووە و ئەو مناسبەتانە لێرە یازین و کراوەتەوە و هەم بانگەکان و قورئان خوێندنی جومعە کە تاکو ئێستاژ الحەمدوللیلا بەردەوامە. من بیرمە حاجی مەلا حەسەن لە حاجی مەلا حەسەنم پرسی کە چەند ختمە لەسەر ئەو مەحفەلە کردو لەگەڵ حاجی مەلا محەممەدی ڕەحمەتیە حاجی مەلا حەسەنی هەرمنی کە ڕەفیق بوون لە مناڵی و هەتاکو وفاتیان وتی من ئەوەنەی حسابم کردبێت 40 ختمی قورئانم لەسەر ئەو مەحفەلە کردو یعنی ئەوەنەی پێش جومعە کە خوێندویانە بەیەکەوە 40 ختمی قورئانیان کردبوو ئەوەنەی کە حسابی کردبوو دوای بە هەردووکیان کە بەیەکەوە خوێندویانە لە
لە پێش نوێژی پیرۆزی جومعەیە یعنی بانگەکان جیاواز بوون هەندێک بانگ دابەشیان کردبوو بە پێی کاتەکان و گونجانی خۆیان بانگی بەیانیان حاجی مەلا حەسەنی یا و بە مناجاتە خۆشەکە خەڵکی خەبەرە کردەوە خەڵکی شاری خەبەرە کردەوە بۆ نوێژی بەیانی و حاجی مەلام هەموو بانگی نیوەڕوانیە فەرموو بە زۆری و لە جمعە بەیەکەوە کوتمان ئەیان خوێند و مناسبەکانیان زیینووە کردەوە ئێستا سڵتیان ئەزرینگێتەوە لە گوێ خەڵکی ئەم شارەیە بانگەکانی مزگەوتی گەورە جیاواز بووە ئەوەی کە گوێمان لێ بێ یەک بانگی حاجی مەلا حەسەن حاجی مەلا محەممەد بەداخەوە تەسجیل کراوە کە ئەبوو بە چەند شێواز بانگیەوە بە چەند مەقام بانگیەوە ئەبوو تەسجیل کرایە تەسویر کرایە بەداخەوە کە بە هیچ شێوەیەک خزمەتێکی وا نەکراکە لە ئاستی حاجی مەلا محەممەد حاجی مەلا حەسەنا بێ بانگێکی هەبوو لێرەوە دەستخۆشی لە مامۆستا نوێر قەرەداقی یەکەم کە زۆر جوهدی کردووە ئەوەی کە پێی کراوە لەو کاتیانی هێشت و فۆتی هەندێ مناجات و هەندێ بانگ و کەمیشن لە ئاست ئەوانە ئەو قورئان خوێنە گەورانەیە ئەو دەنگخۆشە گەورانی شارە بەڵام دەستخۆشی لە مامۆستا ئەنوەرەکەین کە ئەوی کەماوەتەوە با جوهدی ئەو تەسجیلی کردڕۆبیان بانگەکانی مزگەوتی گەورە هەر بانگە و بە مەقامێک بۆ نیوەڕۆ بە مەقامێک عەسر بە مەقامێک مەغریب و عیشا و بەیانی بە مەقامێک بانگەکانی راوە بە تەرتیب و حتا حاجی مەلا محەممەد گوێم لێ بوو لە بەرنامەیەکە لە مقابلەیەکە گلەیەک بانگێژەکانی ئێستا و لە هونەرمەندەکانیش ئێستاش حتا ئەی فەرموو بە شێوازی خۆی ئەدای ناکەن مەقامەکان گلەی لەوانیژە کرد کە ئەبێت تایبەتبەندی خۆی هەبێ بانگ بە قورئان خوێندن و هەچ کارێکی هونەری وەلیان خۆش بێ و دەستی ئێوەش خۆش بێ زۆر سپاس بۆیە بەڵێەوەی کە جۆبیستی بوون ئەمە تایبەتە بەو نیۆڕۆ تایبەتە ئەو هەینیە تایبەتەی ئەمڕۆ کە بە شێوازی سەردەمی مەلا محەممەدی دەنگەورە بانگ دراوە لە مزگەوتی گەورە و بەڵام ئەوەیە کە بەتەنیا ئەم هەینیە بووە.